لە کتێبخانەی غەزەلنووس لە شاری سلێمانی چاپی دووەمی کتێبی کاسکێتەکەم بسپێرن بە پاییزی شاعیر و نووسەر بەکر عەلی بڵاو کرایەوە. بەکر عەلی یەکێکە لەو شاعیرە تێکۆشەر و هەستناسکانەی کە لە تەمەنی لاویدا و بە پلانێکی بۆ داڕێژرا و لە 1 نۆی 1994دا لە ناوەڕاستی شاری سلێمانیدا و بە بەرچاوی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی شاری سلێمانیەوە بە شێوەیەکی دڕندانە تیرۆر کرا. ئەو شاعیرە زوڵم لێکراوە تەنها داواکاری ئەوە بووە کە خانوە قوڕینەکەی بە سەردا نەڕوخێنن. دوای ئەوەی کە دەستگیر دەکرێت و دواتر لە خۆپیشاندانێکدا کە بۆ ناڕەزایەتی دەربڕین لە بەرامبەر ڕووخانی خانوە زیادەڕۆکانی حامیەی کۆن کە دەکاتە پارکی ئازادی ئێستا بە شێوەیەکی هێمنانە ساز درابوو لە ساڵی 1994دا و لە ناوەڕاستی شاری سلێمانیدا تیرۆر دەکرێت و ڕێگە نادەن قەڵەمەکەی بەکر عەلی لە نووسینەوەی ئازار و نەهامەتەکانی میلەتەکەی بەردەوام بێت. بەکر عەلی لە هۆنراوەیەکیدا وەکو ئەوەی بۆنی مەرگی کردبێت دەڵێت: وەرە ئەم شەو بمرێنە، تۆفانێ بە و ڕۆحیانەتم ڕاوەشێنە، وەرە ئەم شەو بمرێنە، گرکانێ بە، نەک هەر من و نامەکانم، دووە قانونی خۆشەویستیش بسووتێنە. لێت ناترسم خۆم گۆڕی خۆم هەڵ ئەکەنم، لانکەیەکم دەیان ساڵە چەقە و خەنجەر ڕائژەنم. بەکر لە ناو خەڵکەکەیە ئەبێت سەیرەکە بەردێگە کێشن بەسەر سنگیا کە کێشن بەسەر سنگیا ئەڵێ بەخوا منیان دەستنیشان کرد ژنەکان بمشارنەوەیان عەباکانتان بەرزکەنەوەیە ژنەکانیش عەباکانیان بەرزەکەن بەکرێڵی ئەمەش داڵدەم نایەت بە عەلەمەکان بەرزکەنەوەیە لافیتەکان با بچمە ئەو دیباخەکەوانێ وەڵایەت لەو قسانەیە بێ ئەیکەن بەتەقە کەیکەن بەتەقە پاسێکی ڕیمیێت کەسێکەکە بە ژێرەوانەیە طبعاً سیناریوێ ئەو شتانە تێگەی یەک دوانێک چەکدار دوای بەکر عەلیە کەون تا سەر سوچەکەی باخی گشتی لەبیا تیرۆریەکەن لە دوا تشەکێکی پێوەنن لە دەمیەوە دەرەچێت. بەکر عەلی کەسێکی هەژار بوو بەڕاستی هەژاریشی زۆر خۆشەویست هەژارپەروەر بوو دایمە خوای ئیشی بۆ هەژارە کرد. بەکر عەلی هیچ کاتێ حەزی لە جلی تازە نەبووە لە بەریکات لەبەرەوەی خەڵکی هەژار زۆرن من ناتوانم بە جلێکی پۆشاکێکی جوانەوە بێمەسەکە پێمەڵێن بەکر عەلی شاعیر ئەبێت جلەکانم وەکو ئەوان بێ دایم لە خەمی هەژاران نابووە کە هاتەتە حامیەکە دیارە خۆی هەژار بووە نەدار بووە ینی بەڕاستی بۆیە ئەو خانووی کڕی ئێمە مەجموعەی شتی ناوماڵمان هەبوو فرۆشتی کرێچی بووین وتی دایکە بە ئەم شتانە بفرۆشین ئەچین لە حامی ئەڵێن ئەرزە فرۆشن با بیکڕین دایکمتی بە چی بیکەین وتی تر ئەو خەڵکەمی بە قوڕ و لۆح و چینکۆ ئەیکە با ئێمەش بۆ بیکەین هەسا سەلاجەی ماڵەکە ئەوی کە تۆزێ باش بوو پارەیە کرد فرۆشتی تو ئەو خانۆ قوڕیلەیە کە لە حامیەت یاژیان دروستیان کرد بە لۆح و بە چینکۆ و پڕ بەڕاستی ماڵەکە پڕ بوو لە دوو پشکە چکە خانۆکان ڕووخا بوو هەمووتان باشە وازانن ئیتر وای کرد بەڕاستی ئەو خەڵکە هەژاریە بینی بۆنەوە ئەژیانیانە بردەسەر خۆشی هەژارپەروەر بوو خۆشمان هەر هەژار بووین ژیانێکی وامان نەبوو بەڕاستی هەڵەسا دایمە خوای ئەم شوێنە حیزبیانە کە جێگای هاوکارین بۆ خەڵک داوای هاوکاریە کرد کەس نەهاو بەهانایەوە ناچارە بوو پەنایە بر بۆ منەظەمەکان لەوێ قەمسەڵی وەرەگرت نەوتی وەرەگرت خواردنێکی زۆری وەرەگرت بۆ خەڵکە فەقیر و هەژارە بگرە خۆمان زۆر کەمترمان وەرەگرت لەو خەڵکە. ئەتوانم بڵێم تا لەحزەی کورسن و تیرۆرکردنەکەشی دوو تەوەرە بینی لە شیعری و کوڕەیە یەکەمیان بەگشتی ئەو عشقە گەورەی کە بۆ نیشتیمان و بۆ وڵاتەکەی هەیەی بەر لە ڕاپەڕین تەڵان ئێمە کە دۆست و ئاشنا بووین و دواتریش بەڕاستیە و عشقە تایبەتی خۆی کە بۆ معشوقەکەی کە ئەو کاتە بەڕاستی وەکو ڕەمزێک یان وەکو ناوێکی مەجازی لە شیعرەکانیا کە بەکاری دێنا ناوی کورتکراوی نیشتەی بەکارێنە دیارە نیشتەکە کورتکراوی نیشتیمانە بەکر ئەمە نەبێتە قسەی دوای مردن چکو من هیچێ لە لانی کەم هەتا لەحزەی شەید بوونی
زیاتر لە 10 ساڵ برادەر بووین زۆر بوو بەو تەمەنە 10 ساڵ بەو تەمەنە ئێمە ئەو کوڕە ڕەنگە ئەو کاتەوە مەزنە کرد بێ چون تەمەن و ئەزمون و تەجربەمان هەڵبەت وەک ئێستا نەبوو وان نزیکەی چارەکە سەدەیەک بەسەر ئەو کارە سادەیە تێپەڕیوە بەڵام کێستا ئاو ڕەدەمەوە لە قسەکانی بەکرد لە نووسینەکانی بەکرد لە هەوڵەکانی بەکرد بەکرد بەڕاستی عاشق بوو بەڕاستی بەکرد عاشق بوو و هەتەنانەت ئەو قەزیەشی کە گیانی خۆی سەری خۆی لەسەردانا تەنها بەرگریکردن نەبوو لە خودی ماڵەکەی خۆی یان ئەو جێگاولانەی کە لە نێو حامی ئێستا و پارکی ئازادی ئێستادا لەبەر بێت جێگا و بێڕێگایی چکو شاید حاڵی ئەوەم بەڕاستی کە پێش لە ماڵەکە بوون لەگەڵ حورمەتم بە جۆرێک لە جۆرەکان بە ئیهانە دەرکران یعنی لەبەر باری هەژاری دەستکورتی بەکرد لە ناچار بوو لە بەردەمی واقعێکی تاڵی ئابووریە ئاویژۆک و زۆر کەسی تر لەو کاتەیە کە بچێت لە پارکی ئازادی خێمەیەک هەڵبا یاخۆت وەکو خۆی لە ڤیدیۆکەیە کە بەڕێزشتان گوێبیستی بوون وەک خۆی دەڵێ کولانەیەک چێ بکات لەوێ بەکرد بەردەم شتەکان بەڕاستی ئینسان بوو و کەسێ بوو مافی بەسەر وڵاتە و بەسەر ڕاپەڕین و بەرهەمەکانیەوە هەبوو بەکرد بەر لە ڕاپەڕین کێمە شاید حاڵین دوو برای جوانەمەرگ و شەهیدی هەبوو ئەعدامی هەبوو شاعیر و نووسەر لە پارچە ڤیدۆیەکدا کە لە ئایاری ساڵی 1994 و لە جەژنی کرێکاراندا تۆمار کراوە ناڕزایەتی دەردەبڕێت لە بەرامبەر ڕووخانی خانووەکانی حامیەی سلێمانی دەڵێت ئێمە لەناو ئەو خانووە قوڕانەدا چی دەکەین ئەگەر شوێنێکمان بۆ دابین بکەن ئەوە بێگومان چۆڵی دەکەین ئایا ئێمە ئەو ژێر لەوحانەمان پێ باشە دەیکەواتە ئێمە لەناو ئەو خانە قوڕینانەدا لەگەڵ ئەسپێ و ماردا چیەکەین یادگارێکاشمان زۆرە بەیەکەوە ینی ئەمەنە بێپاری وای لێ کرد تەنانە ڕۆژان کە بە ڕێگای ڕووشین لە تەجگەرەی هەڵەگرتەوە ئی کێشایی خوارد ئی خەڵک ئەمەنە فەقیری تەسیری تێکرد لە ناخیادای من هەڵە قوڵا ینی بەکرد کەسێک بوو بێ لەوەی کە نیشتمان پەرۆ زۆر هەژار دۆست بوو هەلو پێناوشە سەری نایەوە بە ڕۆژگار هاتین بۆ شوێنانە بۆ چاخانە بۆ شوێنی گشتەکانە دایمەن ئیتر خەفەتی زۆرە خوارد بەزەی بە ژیانی خەڵکی زیاتراتەوە نەکو خۆی ینی خۆی خاوەنی هیچ شتێک نەبوو کە دایمەن ئەو تێوتۆی کە من خاوەنی هیچ نەم لە هیچ شتێکی ناترسم دنیای ئەدەب لەن کە بەکرۆی ینی جایە مەسەلەی خاک و نیشتیمانەکەی بووە دوای ئەشق ڕای کێشە بەڵام ئەو شقی کە پێی نەگەیشت کە ئەوکو هەتا لە شوێرەکانە هەیە ئەڵێ ئەم سونە ڕێگە نادا لە شوێرەکەم مارە بکرێ لە کۆپلەیەکە لەمانەکانی ئەشق زۆر تەسیراتی تێکرد وەکو ئی خاکوی ئەوەی دوایش هەژاری تەسیری لە بەکرد کرد ینی بۆ ینی شاعیرێکی زۆر باش و لێوەشاوە فەرەیدون عارف کە چاپی دووەمی کتێبی شاعیری شەهید بەکر عەلی لە ئەستۆ گرتووە دەڵێت لە بەڕێوەبەرەتی گشتی کتێبخانەی گشتی سلێمانی ژمارەی سپاردن بەو کتێبانە نەدراوە و ئاستەنگی بۆ دروست کراوە لە کاتێکدا ئەم کتێبە لە 2010 ژمارەی سپاردنی پێدراوە شاعیر و نووسەر بەکر عەلی لە 1968 لە گەڕەکی کانیاسکانی شاری سلێمانی لەدایک بووە تاپۆلی دووی ناوەندی دەخوێنێت و بەوەی هەژاری و دەستکورتیەوە واز لە خوێندن دەهێنێت بەڵام وازێنان لە خوێندن وای لێ دەکات کە خۆی هەوڵی پێگەاندنی خۆی دەدات و بەردەوام کتێب و بڵاوکراوەکانی ئەو سەردەمە دەخوێنێتەوە وەکو هاوڕێیانی دەڵێن بەکر عەلی کەسێکی جیاواز و خاوەنی دنیابینینێکی جیاواز بووە نووسەر و شاعیر بەکر عەلی خۆشی لە یادداشتێکیدا دەڵێت ئەگەر سروشت بە گوڵبی خوڵقاندمایە نەک ئینسان ئەو ساش حەزم دەکرد بە پێچەوانەی هەرگوڵێکەوە بۆنم لە ڕێگەکانمدا بوایە ئەم کتێبە بۆ خۆی ساڵی 2010 چاپکراوە و ژمارەی سپاردنی وەرگرت و بە هیچ کێشەیەک بڵاو بۆتەوە هەموو ژمارەکانی لە بازاڕە نەماوە هەموو کۆپیەکانی باڵین لە بازاڕە نەماوە بەڵام لە ئێستاە کە دووبارە ویستمان چاپی بکەینەوە بەداخەوە لە بەشی سپاردنی کتێبخانەی گشتی سلێمانی پێیان گوتین کە ژمارەی سپاردن بەم کتێبە نادرێت بۆ ئێمە زۆرێک بوو لە شۆک ینی دواتر کەون بە گاڵتە جاڕی وەسفیەکەم هەموو جارێ زۆرێکە لە گاڵتە جاڕی ئەگەر چی ئێمە تووشی شۆک بین بەوەی کە کتێبێکی ئاوا ژمارەی سپاردنی پێ نادرێت بەڵام
بۆ خۆمانە بینین لە سەرڕەفی کتێبەکانی نێو کتێبخانەکان دەیان ناونیشانی زۆر بێمانە دەیان ناونیشان کە ئەگەر بە وردی لێ بکۆڵیتەوە ئەگەر دەستگایەکی پرۆفێشناڵ هەبێ بۆ پێدانی ژمارەی سپاردن ئەبێ ژمارەی سپاردن نەدا بۆ کتێبانە کە کتێبخانەی کوردی پێلەکەدارەکەن کە ئەبنە لەکەیەکی ناشرین بۆ کتێبخانەی کوردی بەڵام لە بەرامبەرا دێن کتێبێکی دۆکمنتاری کە بەشێکی زۆری لەسەر ژیانی کەسێکی تێوەکراوە شاعیرێکی تێوەکراوە و کۆمەڵێکی زۆر لە بەشێکی گەورەی کتێبەکە دیسانەوە شعرەکانێتی ئەوان بۆ ئاسانیە ینی ئەوەندە بە ڕووقایی من کە ئەتوانن ژمارەی سپاردن بە کتێبێکی وانە ساڵی 97 ئاشنا بووم بە شعرەکانی ئەو پاش 3 ساڵ لە تیرۆرکردنی دواتر لە ڕێی بەدواداچوون و نووسینەوەی ژیان نامەی و بەدواداچوون بۆ شعرەکانی توانین کۆمەڵێک ئاشنایەتێکی زیاترم هەبێ بە دنیای شیعر و ژیانی بکرد بەکرد ژیانێکی زۆر سەختی ژیاوە هیچێک بۆ لەو خێزانانێک کە لە خێزانە هەرە هەژارەکانی سلێمانی بۆیە لە گەڕێکێکی هەژار نشینی وەکو ئاوەرەکانی خانێش ژیاوە و دەڕێ یاداشتەکانیەوە تێگەی کە چ نەهامەتیەکی گەورە لە ژیانی ئەم کەسەیە بووە بۆیە شعرەکانیشی بەشێکی زۆری ڕنگدانەوەی ئەو واقعی ژیانی خۆیەتی قبولکردنی کوشتنی شاعیرێک لەسەر چی لەسەرەوەی کە داوای مافی نیشتە جەبوون بکە لە وڵاتەکەی خۆیان لە خاکەکەی خۆیان باشە من نازانم دواتر لە ڕاگەیاندنەکانەوە بیستمان کە بەشێکی زۆر بە قەزافیانەوە کابرایەکی حرمەتم هەیە هەرزەیە وایە لەگەڵ ڕێزم بەڵام هیچ لە وتەکانی و پیاوە کە دواتر ئێمە هەموو ڕەنگە لە ڕاگەیاندنەکان و بەژێمان کەوتوێکە و لە سەردەمی دەسەڵات کاوتێتی نابێ هیچ ئینسانێکی لیبی لەسەر ئەرزی لیبیا کرێ چی بێ ینی بەڕاستی بەڵام بەکرعادیە کە من ئاماژەمدا ئەو دوو برایی کە لە پێلای ئەو خاکەدا شەهید بوون ئەو ڕێیان پێ نادا کە خێمەیەک هەڵبا لەسەر ئەو خاکە ینی وەکو شاید حاڵ شەهید بوونەکەی نەبوون بەڵام تەمان شەهید بوونەکەی وێنەیەکە کە لە ڕەحمانایە وێنەیەکە کە لە زاکیرەمانایە لە وجدانمانایە ئەو شاعیرە بەشێکی زۆری هۆنراوەکانی لەلایەن هونەرمەندانی کوردەوە کراون بە گۆرانی و چەندەقێکی شانۆیشی نووسیوە خاوەنی دیوانە شعرێکە بە ناوی ئەو شەوانەی لە پرچەکانت تەڕترن لە دوای شەهیدبوونیشی چەندەقێکی دیکەی شعری لە ناو دەستنووسەکانیدا دۆزرایەوە هەندێکیشیان تەواو نەکراون شتێک کە زۆر کاریگەری هەیە لەسرم لە ناو کایە ئەدەبیەکەی خۆیانە سەردەمی خۆی زۆر دژایەتی کراوە واتە ئەو شاعیرە کرێکارێک بووە لەگەڵەوە بەڵام شاعیرێکی زۆر باش بووە خوێنەرێکی زۆر باش بووە ینی بە بەرهەمەکانیان ئەزانی کام پیاوە بەتەنیا کۆمەڵی ئەوشەی نەنووسیوە شعری نووسیوە بە تایبەتی نامەکانیە نامەی یەکەم و نامەی دووەم شەوەکان ئەو شەوانەی لە پرچەکانی ڕەشترن بەڕاستی ینی یاخیبوونێک لەم کەسایەتیە هەبووە ئەو یاخیبوونە وای کردووە هەتا خۆشی لە دەست بە ینی هەمیشە هەوڵیاوە لەگەڵ خەڵکی زەحمەتکێش و خەڵکی هەژار و ینی بەڕاستی من ئەو کاتێک کە ئەو کتێبەی ئەو شەوانەی لە پرچەکانی ڕەشتن کە مامۆسا و نووسەر حەمەسەی حەسەن پێشێکی بۆ نووسیوە کە مەجموعەیەک هاتە لام من وەکو کتێبفرۆشێ فرۆشتم جارێکی تریان کاسێتەکەم بسپێرن بە پاییس لەم ساڵانەی ڕابردووە هاوڕێ ئازیز کاک فەریدون ئەو خۆشەویستە بەس ئەو تەنیا شاعیرێک نییە واتە شانۆنووسێکیش بووە یعنی لەم کتێبەیە دەقی شانۆیی تایە یعنی شارەکانی و شانۆیەکان و کارەکانی گەوایدەری ئەوەن کە گوایە ئەو بەگولە کوژرا بەڵام بەستەنیا جەستەی کوژرا جەستەی خەڵتانی خوێن بوو بەڕۆ هەرەمێنێت یعنی ئەم کتێبە گەوایدەری ئەوەیە کە بەکر عەلی نەمردووە بەکر عەلی پەیامێکی هەبووە پەیامەکەی ئەوە تا ئێستا دوای 21 ساڵ لەمە بەسەر شەهیدبوونیە ئەوە تا ئێمە قسەی لەسەرەکەین یعنی کۆمەڵێک کەسیش تێپسەکانیان کردو بە گۆرانی لەوانە هونەرمەند کەمال محەممەد کاک شێرکۆ تاڵب ئەو گەنجە جوانە کاکسیڤان هیوام وایە ئەو خەڵکانەی کە
زیاتر یعنی بەڕاستی گوناحەیەکێتی نووسەران نەیتوانیوە لەم یادا پامێکی هەبێ بەڕاستی کە ئەو ئەندامێکێتی نووسەران بۆ یعنی ئەمە خەمێکی گەورەیە بۆ منی گەنج یعنی بەڕاستی ناوەندە ڕۆشنبیریەکان یعنی قیچ ژمارەی سپاردن بۆ بەم کتێبە نایرێت لەبەرەوەی شاعیرەکەی قەڵەمەکەی نووسی سەر خوێنی لێ چۆڕێت پەیامەکەی ئەم پیاوە ئەگات دایە 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 ئازار بێجەم سەرەکەی شعر و دەسرازە و لەیلایە لە گەڕانی ئەو جەمتای خۆمی تیابوو دەم بەشانە درەختێ بووم هەڵیان کەندم لە ناو دنیای ڕەگەکانە شەقامەکان لە هەردوو قاچم ماڵاوە گەربێ و بچم پەراس و مەچێ بە چاومە گەربێ و نەچم مەبمە تەختە و لە قەراری شۆسەکان بزمارەژی لە هەناومە شەقامەکان بانگ مەکەن گەربێ و نەچم شەقامەکان بانگ مەکەن گەربێ و بچم پەراس و ئەچێ بە چاومە گەربێ و نەچم مەبمە تەختە و لە قەراری شۆسەکانە بزمارەژی لە هەناومە دایە 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 ئازارە بێجەم سەرەکەی شعر و دەسرازە و لەیلایە